رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی ئەوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەمبە 6 جانیوەری 2025تان پێشکەش دەکەین. سوپای داگیرکەری تورک و چەتەکانی گوندی تراوازیان لە سلوک تۆپباران کرد. بە پێی زانیاریەکان درەنگانی شەوی ڕابردوو سوپای داگیرکەری تورک و چەتەکانی گوندی تراوازیان لە باشووری شارۆچکەی سلوک لە کانتۆنی فورات تۆپباران کردووە. سەبارەت بە زەرر و زیانەکانی تۆپبارانەکەی دەوڵەتی تورک تا ئێستا هیچ زانیاریەک لە بەردەستا نییە. یەکینەکانی شەهید هارون نوێترین دیمەنی چالاکی درۆنی خۆکوژیان دژی تانک و ئۆتۆمۆبیل و مۆڵگەی گروپە چەتەکانی دەوڵەتی تورک بڵاو کردەوە و ڕایەنگەیان بەردەوامین لە ڕاماڵینی چەتەکانی دەوڵەتی تورک. یەکینەکانی شەهید هارونی سەرباهێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا نوێترین دیمەنی چالاکی درۆنی خۆکوژیان لە دژی گروپە چەتەکانی سەربا دەوڵەتی داگیرکەری تورک بڵاو کردەوە. هەروەها یەکینەکانی شەهید هارون ڕایەنگەیاندووە بەردەوامین لە ڕاماڵینی گروپە چەتەکانی دەوڵەتی داگیرکەری تورک. هێزەکانی پاراستنی جڤاکی هەپەجە شاری تەلکۆچەری سەربا گەڕەکی لەگێ لە کانتۆنی جەزیرە ڕایەنگەیان بەشدار بوون لە بانگەوازی هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدە و ئیدارەی خۆ بەڕێوەبەری دیموکراتیک و پشتیوانی خۆیان بۆ هەسەدە دەربڕی لا پێناو پاراستنی هەرێمەکە. و گرتبوونەوەیەکیان بەم مەبەستە هێزەکانی پاراستنی جڤاکی ئەنجامدا و ئەندامی هەپەجە ئەتیە ئەلسەلمۆ لە بەردەم ناوەندی هەپەجە ڕاگەیاندراوێکی خوێندەوە. هەروەها ئەتیە ئەلسەلمۆ تیشکی خستە سەر هێرشی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی وتی هەسەدا هێزی پاراستنی ڕەوای ئێمەیە و تەواوی پێکاتەکان لە خۆ دەگرێت. ئێستاش بەرامبەر بە دەوڵەتی تورک و چەتەکانی بەرخۆدانێکی مێژووی و مەزن دەکات بۆیە ئەرکی ئێمەیە لە پاڵ هێزەکانمان بوەستین. هەروەها گوتیشی بانگواز لە خەڵکی هەرێمەکە دەکەین با گوێرەی قۆناغەکە مامەڵە بکەن کە هەستیاری و خۆپاراستن دەخوازێت. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا بە ڕاگەیاندراوێک ناسنامەی 12 شەهیدی ئاشکرا کرد کە لە بەرخۆدان بەرامبەر هێرشەکانی دەوڵەتی تورک شەهید بوون. لە ڕاگەیاندراوەکەی هەسەدەدا ئاماژە بەوە کراوە لە هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا شەروانانی هەسەدە داستانی قارەمانیەتی دەنووسنەوە بە تایبەت لە بەنداوی تەشرین و پردی قەرەقۆزاق. ئەمە 28 ڕۆژە شەروانان تەواوی هێرشی چەتەکانیان تێکشکاندووە و بە یەکگرتنی بەهێزی کورد و عەرەب و سریانی و پێکاتەکانی تر بەرخۆدانێکی مەزن دەکەن و تاکۆتایی شکۆی دانیشتوان دەپارێزن. هەروە لە ڕاگەیاندراوەکەدا سەرخۆشی لە بنەماڵی شەهیدان دەکرێت و بەڵێن دەدەن با درێژەدان بە ڕێگەی فدیاکاری و فراوانکردنی تێکۆشان بەرامبەر بە هێرشەکان. با گوێرەی ڕاگەیاندراوەکە ناسنامەی شەهیدەکان بەم جۆرەیە: تۆلای محەممەد بە ناسناوی ئافزەمچیە لە 2 کانونی 2025 لە بەنداوی تەشرین شەهید بووە و خالیدا عەبدوڵڵا بە ناسناوی بێریتان شۆڕش لە 4 کانونی 2025 لە سێرین شەهید بووە و هەروە مستەفا ڕەشید بە ناسناوی مستەفا حەمۆ لە تەبقە لە 3 کانونی 2025 شەهید بووە و ماهیر حەسەن عومەر بە ناسناوی جان ئەفرین لە 2 کانونی 2025 لە بەنداوی تەشرین شەهید بووە و لوقمان ئەلخەمیس بە ناسناوی شام قامیشلو ئەویش لە 2 کانونی 2025 لە بەنداوی تەشرین شەهید بووە و محەممەد حەمەد بە ناسناوی جوان قامیشلو ئەویش لە 2 کانونی 2 لە بەنداوی تەشرین شەهید بووە و هەروەها شاهین عادنان میتراس بە ناسناوی شاهین تربەسپی لە 2 کانونی 2 لە بەنداوی تەشرین شەهید بووە و زوهەیر عەلی بە ناسناوی زوهەیر عەبدوڵڵا عەلی
ئەویش لە سێی کانونی دووەم لە تەبقا شەهید بووە و میرخان ئیبراهیم بە ناسناوی میرخان عەبدولقادر ئیبراهیم ئەویش لە سێ کانونی دووەم لە تەبقا شەهید بووە و هەروەها ئەحمەد محەممەد بە ناسناوی ئەحمەد محەممەد ئەویش لە سێ کانونی دووەم لە تەبقا شەهید بووە و بیلال ئیبراهیم بە ناسناوی دیار قامیشلو لە دوی کانونی دووەم لە بەنداوی تەشرین شەهید بوو حەمزە ئەلحەبیب بە ناسناوی سەلۆ قامیشلو ئەویش لە دوی کانونی دووەمی 2025 لە بەنداوی تەشرین شەهید بووە. کۆمۆنی ژنانی خۆیبوونی سەربا بزوتنەوەی ژنانی کوردی فەرەنسا تەژەکە فەرەنسا نامەیەکان ئاراستەی وەزارەتی دادی فەرەنسا کە ژنان لە نامەکەیاندا داوایان کردووە بکوژانی سەکینە جانسێز فیدان دوغان و لەیلا شایلەمەزکە لە نۆی کانونی دووەمی ساڵی 2013 و هەروەها ئەمینە کارا و میرپەروەر و عەبدوڵڕەحمان قزل کە لە 23 کانونی یەکەمی ساڵی 2022 شەهید بوون تێرۆرکران بۆ ڕایگشتی ئاشکرا بکرێن و دادگایی بکرێن. لە نامەکەیاندا بۆ وەزارەتی دادی فەرەنسا ژنان باسییان لەوە کردووە کە مردنی ئەنجامدەری کۆمەڵکوژی یەکەمی پاریس عومەر گونای گوماناویە و هەروەها لە نامەکەدا سەرنج بۆ کۆمەڵکوژی دووەمی پاریس ڕاکێشراوە و ئەوەش خراوەتە ڕووکە کۆمەڵکوژی دووەمیش با پاساوی تەندروستی ئەنجامدەرەکەی باش نییە و تاوانەکان نژاد پەرستیە کۆمەڵکوژیەکە ڕوون نەکراوەتەوە. ژنان لە نامەکەیاندا باسییان لەوە کردووە کە تێکۆشان و بەرخۆدانیان لە پێناو چەسپاندنی دادپەروەری فراوانتر دەکەن. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لەبارەی دەنگۆکانی هەڵوەشانەوەی هەشتی شعبی لە میانەی ڕێوڕسمی یادکردنی کوشتنی قاسم سولەیمانی و ئەبوو مەهدی موهەندس وتی هەشتی شعبی بەشێکە لە دەوڵەت و لە ژێرچەتری دەوڵەتدایە و بەرگری لێ دەکات. ئەمڕۆ هەشتی شعبی هێزێکی سەرەکیە لە بەرگریکردن لە عێراق. هەروەها سوودانی باسی لەوەش کرد حکوومەتەکەمان پەرۆش بوو بۆ بەهێزکردنی هەشتی شعبی پشتیوانی لێکرد و وەک هێزە ئەمنیەکانی دیکە هەشتی شعبی هۆکارێکی سەرەکی بوو لە ئاسایش و ئاشتی. با پێی زانیاریەکان دۆناڵد ترامپ لە پەیامێکیدا بۆ سوودانی جەختی لە هەڵوەشانەوەی گروپە چەکدارەکانی سەر بە ئێران لە عێراق کردوێتەوە و بڕیارە هەشتی کانونی دووەم سوودانی سەردانی ئێران بکات و ئەو بابەتە لەگەڵ دەسەڵاتدارانی ئێران تاوتوێ بکات. هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەر باشوور و ڕۆژاوای کوردستان بەردەوام و هەموو توێژەکانیشی گرتووەتەوە. بە تایبەتتر ڕۆژنامەنووسانی ڕاگەیاندنی ئازاد کە کار لەسەر داگیرکاریەکانی دەوڵەتی تورک دەکەن و ڕاستیەکان بۆ گەل و ڕایگشتی ئاشکرا دەکەن. تەنها لە ساڵی ڕابردوودا 4 ڕۆژنامەنووس باهۆی هێرشەکانەوە شەهید بوون و لەو بارەیەوە ڕۆژنامەنووسانی باشووری کوردستان پێیان وایە دەوڵەتی تورک لەو ڕۆژنامەنووسانە دەترسێت کە ڕاستیەکان بۆ ڕایگشتی ئاشکرا دەکەن بۆیە دەیانکاتە ئامانج و شەهیدیان دەکات. درێژێ ئەو کارە پاکتاوکاریانی دەوڵەتی داگیرکاری تورکیا سەرگەلی کورد وەرە سەرگەلانی ناوچەکە بە ئامانجگرتنی ڕۆژنامەگەری ئازادە بە ئامانجگرتنی هەموو فکرانەیە کە بە ئازادی لە پێناو ڕاستیدا و لە پێناو حەقیقەتدا تێدەکۆشن. بێگومان کە ئەمەش ئەوە دەردەخا کە کاریگەری دەستگای ئازاد ڕۆژنامەگەری ئازاد لەسەر پرسەکان هەیە لە ئێستادا بە تایبەتە و گۆڕانکاریانی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەبن. هەردوو ڕێهەواڵی شەهید چەند ڕۆژێک بوون، ینی لە ڕێگەی زوومی کامێرەکانیانەوە لە ڕێگەی بینینی حەقیقەت و ڕاستیەوانە بۆ ڕایگشتیان دەگواستەوانێ. لێرەشدا بێگومان دەوڵەتی داگیرکاری تورکیا کە بۆ خۆی شێوە درامایەکی دروست کرد بوو، شێوەیەک لە چاواشەکاری دروستەکرد دەویست وا پیشان بدات کە ئەو چەتێ بە کرێگیراوانی کە گرێدراوی خۆیاندایان توانن ئامانجەکەیان بپێکن، بەڵام ئەو بەرخۆدانیە بە وێنەی هەڵبەت کە هێزەکانی پاراستن لەو ناوچانەدا هەیەە لەوێدا ڕۆژنامەگەرانیش ئەو حەقیقەتیان دەردەخست. بێگومان ئەمە ترسە بۆ دەوڵەتی داگیرکاری تورکیا وەکو ڕێگرێک دەیبینێ لە بەرامبەر جێبەجێکردنی ئەو پلانە قڕێژەی خۆی، ئەو پلانە شەڕەنگێزی خۆی کە دەیهەوێت لە سەرگەلی کورد و لە سەرگەلانی ناوچەکە بەڕێوەی زۆر بەداخەوە کە لە ماوەیەکی زۆر کەما هەواڵی تیرۆرکردنی کۆمەڵێک ڕۆژنامەنی نووسمان بست بە تایبەتی لە وڵاتی ئێمەدا ئەوانەی گوڵستان و هاوڕێکانی کە ماوەیەک لەمەوە پێش بۆ کاری ڕۆژنامەوانی دەرچوبوون و کەوتنە بەر هێرشی درۆنەکانی داگیر کرد. بۆیە دائیمەن ئەو ڕۆژنامە نووسانەی کە بیرروڕای ئازادیان هەیە و هەوڵ ئەدەن بۆ
دەرخستنی ناڕێکی و دەرخستنی کاری سەر کردگەری دەوڵەتان ڕوبەڕووی توندەتیژێ بنەوە. دیارە وەک ژنێک وەک هاوڵاتیەک وەکو ئینسانێک بڕوان بە مافی مرۆڤ بەما بە ئازادی ڕادەربڕین و ئازادی مرۆڤەیە زۆر زۆر ئیدانەی ئەو نەوجۆرە کارانەکە. پاپێی راپۆرتی کۆڵبەر نیوز حەسەن ئاهار هاوڵاتی شاری بۆکان لەلایەن هێزە ئەمنیەکانی بۆکانەوە لە شوێنی کارەکەی دەست بەسەر کراو بۆ شوێنێکی نادیار گواسترایەوە. هێزە ئەمنیەکان بەبێ بڕیاری دادگا ئەم هاوڵاتیان دەست بەسەر کردووە. هەروەها بە تێپەڕینی 14 ڕۆژ لە دەست بەسەرکردنی حەسەن ئاهار هێشتا چارەنووسی دیار نییە. لە هۆکارەکانی دەست بەسەری شوێنی مانەوە و تۆمەتەکانی دژی ئەم هاوڵاتیە هیچ زانیاریەک لە بەردەستان نیە. بەڕێزان ڕاستە